بینەرانی ئەز و خۆشەویستی بانیژە سڵاوتان لێ بە ئەم کاتتان باش خۆشحاڵ و شادوانم لەگەڵتانم لە پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بانیژەیە. بابەتی ئەم جارەی بەرنامەکە باز لە پرسێکی تایبەت و جددیەکەین لە ناو دنیای ئەدەبیاتدا. ڕۆڵی شاعران لە ناو دنیای ئەدەبدا بەو جۆرەی کە ئەتوانن بە جۆرە لە جۆرەکان زمانێکی جیاواز بخڵقێنن کە پێوترێ زمانی شعری، جیاوازی نێوان زمانی شعری و زمانی ئاسایی، زمانی کوردی وەک زمانێک کە تا ڕادێک دەتوانین بڵێن زۆرترین بەکارهێنانی هەیە لە ناو دنیای شعردا، جیاوازی نێوان زمانێک کە تەنها بتوانێت قسە بکات لەگەڵ جیاوازی لە نێوان زمانێکا کە بتوانێت جگەی لە دەربڕینی قسە جۆرێک لە پۆتانسیەڵ و پانتایی و ڕاکێشان و هاتنەوەیەکی هەیە کە پێوترێ زمانی شعری. گفتوگۆی ئەم بابەتانە و بەتابەت باز لە زمانی شعری لای شاعرانی کوردەکەم بەپێی هەندێک نمونە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئیسماعیل بەرزنجی نووسەر و مامۆسایی زانکۆ. کاک دکتۆریان سڵاوت لێبێ و زۆر بەخێر بێت. سڵاو لە جەنابیشت دەستە خۆش بێ و سڵاو لە بینەران. ئەگەر لە کورتیا لە وەک سەرەتای وەک شتێکی عادەتی باس بکەین، ئێمە چۆن نتوانین پێناسەی زمان بکەین بە فۆرمە گشتێکە یان گرنگی زمان، بەڕای بەڕێستان زمان چۆن پێناسە بکەین یان زمان چییە؟ مەناوی خۆی گەور و میهرەبان دەستە خۆش بێ بۆ بەرنامەکە زۆر سوپاس. وەڵاهی قسەکردن لەسەر زمان ڕاستی وەکوڵێ پێناسەکردنی بە پێناسەیەکی جامع و مانع شتێکی تا ڕادەیەک ئەستەمە. زمانی ژوەکو هەموو ئەو چەمکانەی تر کە پەیوەندیان هەیە بە خودی مرۆڤەوە، چۆن مرۆڤ کائینێکی ئاڵۆزە، هەرچی شتێکیش پەیوەندی بە مرۆڤەوە هەبێ بێگومان ئەو ئاڵۆزیی مرۆڤ وەرئەگرێ. لەبەرەوە گەر بتەوێ پێناسەیەکی وای بکەی کە هەموو چوارچێوەکەی بگرێتەوە یاخود بڵێن هەموو ڕەگەزەکانی بگرێتەوە و سیفەتەکانی ئاشکرا بکە، شتێکی تۆزێ زەحمەتە. بەڵام بەو شێوە باوەی کە هەیە زمان بریتە لەو کۆمەڵە دەنگەی کەوا خەڵکی دەری ئەبڕێ بۆ تعبیرکردن و دەربڕینی ئەو مانا و مەبەستانی کە لە زەینیدایە. جا ئەو زمانە دەنگەکان بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ یەکتریدا تەئالوف ئەکەن، ئەچنە پاڵ یەکتری بۆ ئەوی وشە دروست بکەن، وشەکانیش کە ئەچنە پاڵ یەکتری ڕستەمان بۆ دروستەکان، ڕستەکان مانا لە خۆیان ئەگرن. زمان بەڕاستی وەکو وتم کائینێکی زۆر ئاڵۆزە، بەقەدەر ئاڵۆزی ئینسان. لەبەرەوە قسەکردن لەسەر زمان هەر لە کۆنەوە هەتاکو ئێستش قسەکردنێکی زۆر قوڵ و فراوانە. سەرەتا کۆمەڵێک تیۆری تایبەت هەبوو ئەوەی کە باسییان لە زمان و پێناسەی زمان و چۆنێتی سەر هەڵدانی زمان و ئەوانە کرد. دەرکەوت کە ئەو تیۆریانە هەریەکەیان توانیویانە لانەیان لایەنەکانی زمان ئاشکرا بکەن، نەکو بتوانن هەموو شتێکی. بۆیە لەگەڵ دەرکەوتنی زمان ناسی نوێ لە سەدەی ڕابردوو گرنگیدان لەلایەن زانایانی زمان ناسەوە بە زمان بە تایبەتی کۆمەڵێک تیۆری تر هاتنە ئاراوە کە پێیان وا بوو تیۆرە کلاسیکیەکان بە دوور و نزیک نەیانتوانیوە نزیک بکەونەوە لە زمان، چونکە زمانیان وەکو دیاردە تایبەت بە خۆی وەرنەگرتووە، بەڵکو لە چوارچێوەی بوار و کایە و مەجای ترا دیراسی زمانیان کردووە. بۆیە کەوتنەوەی بانگەشەی ئەوەیان کردکەوە زمان پێویستە تەنیا لەبەر خودی خۆی لی بکۆڵرێتەوە و هەر بە میکانیزم و ئالێتی خۆشی لی بکۆڵرێتەوە. کاکتۆر پێوەست بە زمانی شعریەوە ئێمە خەریکین تا ئێستا باز لە جۆرێک لە زمانەکەین کە وەک پێدراوێک هەمانە بۆ گفتوگۆکردن. ئەگەر ئێمە باز لە زمانی شعری بکەین، ئەو جیاوازی و مەودایی کە شاعرێک بە شعربوونی زمانە ئەیکات لەگەڵەوەی هەمان شاعر مەسەن لە پرسێکی ڕۆژانەیە بەکارێنێ، لە کڕینی میوەیەکە، لە سواربوونی تەکسیەکە. ئەم دوو جیاوازیە چییە؟ مەسەلەن ئەو هێزەی شاعر کە وەری ئەگرێت لە کردنی زمانێکی ئاسایی بۆ زمانێکی شعری، یان ئەم جیاوازی و بەراوردە چۆن ببینێت؟ خۆی زمان بە شێوەیەکی گشتی دوو وەزیفەی هەیە، دوو ئەرکی هەیە لە ژیانی مرۆڤە. ئەرکێکیان ئەرکی تێگەیشتن و گەیاندنە، ئەرکەکەی تریشیان بریتە لە ئەرکی ئیحا و ماناوەخشینە. ئەوەی یەکەمیان زمانی ڕۆژانەیە کە ئێمە بەکاریهێنین بۆ دەربڕینی ئەو مەبەستانەی کە هەمانە بۆ لە یەکتر تێگەیشتن. ئەم جۆرە لە زمانێکی زۆر سادە و سانایە، پەنا ئەباتە بەر ئاسانترین و سادەترین یاساکانی زمان، چونکە مەبەست لێی تێگەیاندنی بەرامبەرە. یعنی من کە ئەمەوێ مەسەلەن هەر ئەوەی کە جەنابەت وتت شاعیرێکە کەسێکە بیەوێ لەگەڵ تەکسیەکە
گفتوگۆ بکە. یعنی پێویستی بەوە نیە لە فودەوەرانێکی زۆری تیاابێ و بە ئیحاپەی بڵێ ئەمە بچم بۆ فلان شوێن و فلانشت بکە. پێویستی بەوەیە ئەو مەبەست و مانایی کە هەیەی بە ئاسانترین شێوە پێی بگەێنێ. لەبەرەوە ئەبێ پەنابەرێتە بەر ئاسانترین یاسا و ڕێسای زمان کە مشتەرەکە لە بینی هەردوو قسەکەر و وەرگرەکەیە. بەڵام ئەرکی دووەمی زمان کە بریتە لە ئەرکی ئەحابەخشین، ئەرکی چێژبەخشین، ئەوە زمانی هوەریە، زمانی باڵایە. ئەم زۆرە زمانە یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە، وەکو ئەوەی کە ئەوترێ بەکارهێنانی تایبەتی زمانە، بەکارهێنانە گشتیەکە نییە. ئەم بەکارهێنانی تایبەتە چۆن دروستە بێ؟ کۆمەڵک شتمان هەیە کەوا ئەکا زمانی ئاسایی لە زمانی شعری و زمانی باڵا. ئەمە کە ئەڵێن زمانی شعری هەڵبەت مەمەسمان تەنیا شعر نییە، یعنی زمانێکی زمانی ئەدەبی، زمانی قورئان مەسەلەن، زمانی تێکستە ئاینیەکان، زمانی تێکستە تەلیسماویەکان، هەموو ئەمانە جۆرێک لە شعریەت و زمانێکی تایبەتن. بۆ ئەم زمانە کەسی قسەکەر لەبەرەوەی مەبەست لە قسەکردنەکەیە گەیاندنی مانانی ڕاستەوخۆ، مەبەستی لەوەیە کە جۆرێک لە وێنە، جۆرێک لە دەلالەتێکی فراوان بخڵقێنێ لە زەینی وەرگرەکەیە، بەڵام بەچی بە کۆمەڵێک دەربڕین و وشە و ڕستەی دیاریکراو. ئێمە لە زمانی ئاسایی جاری وا هەیە مەبەستێکی دیاریکراو هەیە، 4-5 ڕستە بەکار ئەهێنین بۆ ڕوونکردنەوەی یەک مەبەست. کاکتۆر ئەکرێ هەست بێ، مەسەلەن جۆرێک لە قۆڵبوونەوەی هەستی کەسێک بێ بەرامبەر بە دیاردەیەک، ئەکرێ ئازارێک بێت بێگومانانی ئەو مەبەستەی کە هەیە. بۆیە لە زمانی ڕۆژانەیە تۆ جاری وایە بە 4-5 ڕستە ئەنجا ئەتەوێت ئازارێک بگەینی، مەسەلەن هەستێکی خۆت بگەینی بڵێ هەست ئەەکەم بە ناڕەحەتیەک. بەڵام لە زمانی شعریا بە پێچەوانەیە تۆ بۆ گەیاندنی مانا و مەبەست گەلێکی زۆر و فراوان کۆمەڵێک لە ڕستە و وشەی کەم بەکار ئەهێنی. لەو کاتەیە تۆ پێویستت بەوە هەیە کە زمانی دەربڕین و ئاخاوتنەکەت زمانێکی چڕ بێ. ئەو زمانە چڕا بەچی دروستە بێ؟ بە تێکشکاندنی ئەو یاسا و ڕێسا زمانیانەی کە لە زمانی ڕۆژانە بەکاری هێنین. من لە زمانی ڕۆژانەیە ئاڵێم ئەمەیە بچم بۆ فلان شوێن، بەڵام لە زمانی شعریا نابێ ئابە بۆ ڕاستە خۆی بڵێم، ئەبێ بە زۆرێک لە جۆرەکان ئەو یاسایانە هەڵگێڕمەوە تێکی بشکێن. کاکتۆر یەکەم هێرش با بڵێن هێرشی ئیستاتیکی ئەگەر چەمکەکە باو بێ و معقول بێ بڵێن بۆ سەر زمانی ڕۆژانەکە ئەکرێ بڵێن یەکەم نایان لەو جۆرە لە سەرەتاکان بەلاغەیە دروستیەکە، بەو ئیتیجاهی کە وەکو خۆی بەکاری نەهێنێ وەکو بەلاغە خۆی بەکارێنێ. سەردەمانێک جیهان بینی ئێمە لە ناو شاری کلاسیکی ئێمەیە ئەو زمانی کە دروستە بوو زمانی شارەکە بە بەلاغە بوو. ئەمە پرسیارەکەم ئەوە بێ بە فۆرمە ئامەکە بەگشتی و لە ناو زمانی کوردی و جیهانبینی و ڕۆشنبیری کوردیە هێشتا بەلاغە ئەو هێزەی تیا ماوە زمانێک لە زمانی ئاسایە و بگۆڕێ بۆ زمانی شعریان شتی تر هەن یا کەرەسەی تر و تەکنیکی تران. مەڵە جوانە ئەوە طبعاً گفتوگویەکی زۆری لەسەر کراوە لە لێکۆڵینەوە تازە هاوچەرخەکانە. بەلاغە یاخود بڵێن ڕەوانبێژی وەکو فۆرمە کۆنەکەی بەو شێوەیە کە هەبوو ئێستا بەو شێوەیە نەماوە، بەڵام ئەوەی کە ئەژووترێ بەلاغە بە تەواوەتی مردووە و کۆتایی پێهاتوە ئەوەشیان ڕاست نییە، چونکە ئێمە ئێستا کۆمەڵێک ڕێبازی تایبەتیمان هەیە بۆ لێکۆڵینەوەی دیاردە ئەدەبیەکان ئیتر هەر بەرهەمێکی ئەدەبی بێ. ئەو ڕێبازانە هەریەکان بە جۆرێک لە جۆرەکان کەرەستە کۆنەکانی بەلاغە و ڕەوانبێژی بەکار ئەهێننەوە، بەڵام هاتوون بەرگێکی تریان لەبەر کردووە و ڕەهەندی تازەیان پێداوە. بۆ نمونە شێوازگەری وەربگرێتەوە، شێوازگەری یەکێکە لەو ڕێبازانەی کە لە شێوازی دەربڕینی مرۆڤەکان ئەکۆڵێتەوە بەگشتی وەڵە ناو ئەدەبیشا لە شێوازی شاعیرێک تەنانە لە شێوازی دەربڕینی قەسیدەیەک لە قەسیدەکان. شێوازگەری بە هەر سوورەتێک کە سەیری ئەەکەی ئەبینی لەگەڵ بەلاغە و ڕەوانبێژی کۆنا لێکدا نەبراون، حەلقەیەک و ئەڵلقەیەکی تەواوکەری بەلاغەیە، بەڵام چییە؟ کۆمەڵک شتی تازە هێناوەتە ئاراوە. بۆ نمونە لە ڕەوانبێژی کۆنا یاسا و ڕێساکانمان زۆر حەدی و یعنی چوارچێوەدار بوون، بەڵام لە شێوازگەریە بەو شێوەیە نییە، جۆرێک لە مەتاتێت جۆرێک لە نەرمی لە نێوان ئەو مەفهوم و چەمکانەیە هەیە کە ئێمە شیکردنەوەی دەقە ئەدەبیەکانی پێەکەین. جۆرێکی تر لە یاخود بڵێن شتێکی تر جیاوازی لە نێوان بەلاغە و لە نێوان شێوازگەری نوێیە ئەوەیە بەلاغە تەصنیفات و پۆلێنکردنێکی زۆری هەیە. یەت هەموو چەمکەکان پۆلێن ئەکاو و لە ناو دەقەکانیش ئەیدۆزێتەوە، بەڵام لە کۆتایی یا چوارچێوەیەک و فۆرمێکی گشتیمان نایەتێ کە هەموو ئەم چەمکانە لە خۆ بگرێتەوە جارێکی تر.
بەڵام شێوازگەری ئەیکە. کاک دکتۆر زانستی بوونی تەواوەتی پرسێکی وەکو ڕەوان بێژی مەسەن لە شوێنەکە ئیتر گوڵ شوێنراوە و با بڵێن ڕوو پێشوێنراوە یان مەسەن بە پێچەوانەوە لە چەند شوێنی جیاوازە ئەمە ئەکرێ بەیەکە لە جیاوازەکان دای بنێن مەسەن لە ناو زانستی بەلاغەیە ئێمە شتێکی کۆنکرێتیمانە یەک و یەکە کاتە دوو بەڵام لە ناو شێوازە تۆزە پانتایەکە فراوانترە پەیوەندی بە دەقی کراوە ینی ئەوە ڕامانە کێشێ بۆ ئەوەی کە ئێمە بڵێن شێوازگەری تەنانەت نەک یاسا و ڕێساکانی زمانی ڕۆژانە یاسا و ڕێساکانی ناو بەلاغە و ڕەوانبێژیشی جارێکتر تێکشکاندوێتەوە هەڵی گەڕاوەتەوە ینی هەر ئەو چواندن و پێچواندنە لەوانەیە ئەو هەڵی بگەڕێتەوە یاخود ئەو ڕێگەزانی کە بەلاغە دیاری کردووە بۆەوەی کە ئەمە بچێنرێ بە ئەوە لە پێناوی بوونی مناسبەیەک لە نێوانیانە جاری وایە ئەو لە ناو شێوازگەریە بوونی کاکتۆر جارجار باز لە توانایی زمانێک و کەم توانایی زمانێکی ترەکرێ هەندێک جار ئەڵەن لەوانەیەوەش چەمکەکە زۆر زانستی نەبێ مەسەن نمونە بۆ ئەوەی هێنەوەڵێن زمانی وایە تەنها دوو ڕەنگەیە ڕەش و سپی تاریکەکان بە ڕەشدا ئەنێن و ڕوونەکان بە سپیدا ئەنێن باشە با پرسیارەکەم لەوە بێ شاعیرێک بە توانای خۆی ئەتوانێت لە کەم توانایی زمانێک بەلاغەیەکی زۆر یان شێوازێکی زۆر بخلوقێنێ یان ئەبێ زمانەکەش زمانە ئاساییەکە خۆی و هێزەی تیاابێ لێرەوە ئەمەوێت لەسەر دەسەڵاتی شاعریە هێزی شاعریە سحری شاعر هەنێ قسە بکەێت سەبارەت بەوەی کە زمانێک لە چاو زمانێکی تر ئالۆستر بێ پێشکەوتوتر بێ ئەو تیۆرە ڕاستیەکەی ئێستا ینی تیۆری زمانناسی هاوچەرخ زۆر قەنەعەتی پێی نییە چونکە زمانەکان ئەگەر ئێمە بۆ نمونە لە تیۆری چۆمسکیەوە سەیری بکەین یاخود لەوەی سۆسێرەوە سەیری بکەین زمانەکان هەمویان لە یەک ئاستان لە ڕووی پێک هاتنی یەکەمی زمانەکانەوە ئەو قاعیدەیە یاخود ئەو ڕێسایی کە زمانێک بەکاری ئەهێنێ مەسەلەن زمانی ئینگلیزی هەمان ئەو قاعیدە و ڕێسایە کە زمانی عەرەبیش بەکاری هێنێ لە فۆرمە زۆر سادەکەیە بەڵام دواتر کە گۆڕانکاری لە ناو بنیادی ڕستەیە دروست ئەبێ ئەو کاتە ئیمکانیەتی مرۆڤەکان دەور ئەبینێ لەوەی کە ئەم زمانە چەندێک دەوڵەمەندترکەن لە ڕووی دەربڕینەوە و چەندێک دەوڵەمەند نەبێ بۆ نمونە ئەوترێ زمانی عەرەبی زمانێکی زۆر دەوڵەمەندە یان زمانی کوردی یاخود بڵین تورکی بەو ئاستەی زمانی عەرەبی دەوڵەمەند نییە ئەوە بۆ بنەڕەت و ئەسڵی زمانەکە ڕاز نییە لە ڕووی بنەڕەت و یاسا سادە زۆر سادەکانی دەربڕنی زمانەوە هەموو زمانەکان یەک ئاستن بەڵام لە سەردەمێک لە سەردەمەکانە عەرەب ئەوانەی کە قسەکەر بوون بە زمانی عەرەبی هاتوون ئەم یاسا زۆر سادانەیان فراوان کردووە تێکیان شکاندووە هەڵیان گەڕاوەتەوە جا شاعیر ڕۆڵێکی زۆری هەیە لە فراوانکردنی سنوورەکانی دەربڕینی زمان کاکتۆر لە ئەوڵەوە ئەکرێت لە سەرەتای سەرتاوە با بڵێن بە جۆرە لە جۆرەکان کەم کەس هەبێ وتبێتی بە کەسێکی خۆی گوڵەکەم یان بۆ نمونە وتبێتی دڵەکەم یان شوبهاندبێتی بۆ جۆرە ئێستا کەڵی گوڵەکەم یا دڵەکەم یا چاوەکەم ئەکرێ سەرەتای بە شێعربوونی زمانی سادەبێت پرسیارەکەم ئەوەیە لێرەوە دەست پێەکە قۆناغەکانی فراوانکردنی پانتایی زمانی شعری لەناو زمانی ئاساییە ینی شاعر ئەتوانێت ئەو زمانە وای لێ بکات بە مفردەی جیاواز بە کەرەستەی جیاواز ئەتوانین ئێمە ئەگەر نمونونەکە لەسەر زمانی کوردی وەربگرین لەگەڵ شاعری کوردیا شاعرانی ئێمە توانیانە ئەو جیهان بینێ فراوانە لەناو زمانی کوردیا بخلقێنن بەڵێ بێگومان یەک شت هەیە من زۆر زارۆک و نمونە تەنانەت بۆ خوێندکارانی خوێندنی باڵاش باسی یەکەم ئەڵێم ئەگەر ئێمە دوو جۆر لە دەربڕین بهێنین بۆ بەردەمی تۆ بۆ نمونە بڵین کتێبێکی بەسوود بەڵام دەربڕینێکی تر بین بڵین شەوێکی سپی ئەگەر سەرەتا لە تۆ بپرسم بڵێم کامیان هەست ئەەکەی ئەمە لە ناو شعر دەرهێنراوە کامیان لە ناو زمانی ئاساییەوە هاتووە بێگومان یەکسەر زانێ کتێبێکی بەسوود هیچ جۆرە ئیحایەکی تیان نییە یعنی زۆر بە سادەیی پێکهێنراوە بەس شەوێکی سپی ئەوە هەست ئەەکەی نابێ قسەیەکی ئاسایی چونکە ئێمە لە زمانی ڕۆژانەیە شەو لامان هەر ڕەشەوە هەر تاریکە باش کە سەیری بنیادی هەردوو پێکاتەکە ئەکەین کە ڕستی تەواو نیە فرێزە ئەمە ئەبینین لە ڕووی بنیادەوەکی یەکشتە کتێبێکە وەسف کراوە شەوێکە وەسف کراوە ینی سیفە لەگەڵ مەوسوف لەگەڵ سیفەیە سیفەتێکێنە باشە چی وای کردو ئەم دوو دەربڕین لە یەکتری جیاواز بن ئەو وشانەی کە هێنراون لە شوێنی ئەو قاعیدەیە دانراون کەواتە ئێمە ئەو قاعیدەیە لە ڕووی زمانەوە هەمووی مشتەرێکین هەر یەکشتە بەڵام تۆ چی ئەهێنی ئەیخەیتە ئەو شوێنەوە کەواتە زمان وەکو جۆرێک لە ئەتوانین بڵێن توورەکەیەکە ئەتوانین بڵێن قاعیدەیەکی دروستکراوە ڕاستە ئەوە دروستکراوە هێنراوە بەڵام تۆ چی ئەهێنی ئەیخەیتە ناوی بۆ نمونە تەرازومان هەیە
لەم سەرەوە کۆمەڵە کیلۆدانراوە لەو سەرەوە تۆ چی تەیەکەی کولەکەی تەیەکەی تەماتەی تەیەکەی ئاسنی تری تەیەکەی کایت ینی زمانیش هەر بەو شێوەیە زمان لە ڕووە قاعیدەکەیەوە بەو شێوەیەدا ڕێژراوە ئەجا جیاوازی شاعیران ئەوەیە کە لە ناو زەینی خۆیانە پێش ئەوەی ئەو دەربڕینیان هەبێت لە ناو زەینی خۆیانە ماناکانیان ڕیز کردو بەیەکەوە مانای شەو و مانای سپێتی هێناوە شاعیر لە مێشکی خۆیان دایناوە پێش ئەوەی دەری ببڕێ بۆ من و تۆ بەڵام هەمان ئەو قاعیدەی من و تۆ کە هەمانە وەری ئەگرێ یەت ئەو دوو چەمکە ئەو دوو مفرەدەیە ئەو دوو مانایی تیا دانێ لەبەرەوە سەیرەکەین جۆرێک لە تێکشکاندنی ئاسۆی پێشبینیەتە ئاراوە لەلایەن من و تۆ گەیشوی لێگرین کە ئەڵێ شەوێکی ئێمە هەستەکەین بڵێ تاریک و نوتەک بەس ئەڵێ سپی ئەوەمان لە کات چی بکەین ئێمە بگەڕێن بە دوای مانای دووەم و سێەم بزانین باشە ئەم شاعیرە بۆ شەوی وەسف کردەوە سپی بۆ بە کتێبەکە ئەڵە بە سوود یعنی ئەوە هەر ئەو زمانە سادەیە کە لە وتم ئەبێ پەنابەرینە بەر ئاسانترین زمان بۆی بیگەێنین بمە بە تۆڵم ئەم کتێبە بە سوودە بەڵام کەوتم ئەمە کتێوێکی نایابە تۆ ئەو ئەمە پلەیەکی زۆر بەرز نیە لە شعریەت بەڵام تۆ ئەشگەڕێی باشە ئەم نابی ئەم کتێبە ئەوێ لە چیەوە بێ ئایا نووسەرەکەیەتی ئایا لە ئەو داڕشتنێتی یاخود لە بابەتەکە بەنسبەت دۆخە کوردیەکەوە هەستان بەوە کردووە مەسانە لە ناو جۆرێک لە ئەدەبیاتی ئێمەیە ئەم باڵایی بوونە لە ناو ئەدەبیاتە کاریگەری لە زمانە ئاساییەکەەوە وەرگتەوە ینی با پرسیارەکەم ئەوە بێ شعری کوردی توانی وێتی کاریگەریەکی ڕاستە و خۆی هەبێت لەسەر فراوان بوونی جیهانبینی زمانی کوردی بێگومان ئەوە بە پێی قۆناغ ئەگۆڕێ ئێمە گەر لە قۆناغی شعری کلاسیکی و کۆناسەیری بکەین ئەبینین کاریگەری فراوانکردنی زمانی کوردی لەلایەن شاعیرانەوە کاریگەریەکی تا ڕادەیەک تێکەڵ بووە چونکە شاعیر هەستی کردووە ئەو کەرەستە زمانیە ئەو کەرەستە دەربڕینیانە ئەو وشانەی کە پێویستی پێیەتی بۆ دەربڕینی ئەو مانایی کە لە زێنایەتی لە ناو زمانی کوردیا بە ئاسانی دەستی ناکەوێت جا ئایا پێشتر زمانی کوردی زمانێکی زۆر فراوان نەبووە بۆ قسەکردن هەتا وشەگەلێکی زۆرمان هەبێ وشەگەلەکە بهێنرێتە ناو فەرهەنگی شعریەوە بۆ شاعیر بە ناچاری سەیرەکەین پەنای بردوتە بەر زمانی عەرەبی زمانی فارسی زمانی تورکی لەوێەوە وشە حتا دەربڕین یعنی فرێز جاری وە هەیە لە زمانی عەرەبیەوە یاخود لە فارسیەوە هێنراوەتە ناو دەربڕینی شاعیران ئەمە دلیلە لەسەر ئەوەی کە زمانی ئاسایی و قسەکردنی ڕۆژانە لەو سەردەمەیە زمانێکی زۆر فراوان نەبووە بەڵام دوای ئەوەی ئەو زمانە شعریە کلاسیکیەتە ناو ژیانی ڕۆژانەی خەڵکیەوە ئاسۆی بیرکردنەوە دەربڕینی خەڵکی ئاسایی فراوانتر ئەکا ئەگۆڕێ بۆی لە سەردەمێکی ترا ئەبینین گۆران یاخود شێخ نووری شێخ ساڵح و شاعیرانەی ئەو کاتە هەستیان کردووە کە ئیتر ئەو دۆخەی کۆن کۆتایی پێهاتووە زمانی کوردی لە ڕۆ ئاساییەکەیەوە بەو شێوەیە دەوڵەمەند بووە کە بتوانێت مەجالە شعریەکەش تەغزیە بکە و یارمەتی با بۆی کە تەنیا کەرەستەکانی لە ناو زمانی کوردی وەربگرێ شتگەلی زۆر باشە بۆ من وروژاند لە مۆزوعی ئاسۆی چاوەڕوانی و لە مۆزوعی پێکەوە گونجاندنی وشەیەک لەگەڵ پارادۆکسەکەیە و دەستکاریکردنی تەسەوری ئێمە کاک دکتۆر ئەمە ڕێگەمان بۆ ئەکاتەوە بۆ ئەوەی کە بڵین هەموو شتێک کەوترا شعریە یان جۆرێک لە یاسا هەیە مەسەلەن لە بەیەکەوە هاتنی شەو سپیە یاسایەکە بڵین ئەمەیە هەر هەڕەمەکی هەردووشتمان خستۆتە پاڵێک و شعریە دروست بووە لەسەرەوە قسەتان چۆنە جوانە ئەوە مەفهومێک چەمچێکمان هەیە پێوتری ئینزیاح لە عەرەبیە لە کوردیا لادان ئێمە کە ئەڵێن زمانی شعری پێویستە لە یاسا زمانی ڕۆژانەکان لابدا بەڵام ئەم لادانە ئایا ئەوە پرسیارە ئایا تا چ حەدێکە هەتا سنوورێک ئەتوانین ئایا ئێمە ئەتوانین بڵێین هەموو لادانێک و تێکشکاندنێکی زمانی ڕۆژانە ئەبێتە زمانێکی شعری بۆ ئەمە ڕاستیەکەی ئێمە سنوورێکی زۆر دقیق و دەستکرد ینی ڕوونمان نییە بۆ ئەوە هەتا بڵێن وەڵی هەتا ئەم حەدە ئەوە شعریەتە بەڵام لەوە تێپەڕی نابێ بە شعریەت چونکە ئێمە بیرن نەچێ ڕێبازێکمان هەیە کە ڕێبازی داداییزمە یعنی یاخود سوریالیزم ئەوانە هیچ سنوورێکیان نەهێشتێتەوە بۆ ئینزیاح بۆ لادان بەڵام ئەتوانین بڵێن یەکشت لەوەیە ئەبێ ڕەچاو بکەین ئەویش ئەوەیە وەرگر تا چەندێک ئەو لادانە ئەتوانێت تەویل بکە پەرژێنی بکە بۆ ئینزیاح بۆ لادان وتراوە هەڵەیە بەڵام هەڵەیەکی مەبەستدارە من کە لا ئەدەم لەو زمانە هەڵم کردو بە پێی یاسای ڕۆژانە بەڵام هەڵەیەکە من مەبەست کردومە
بۆیە جیاوازی لە نێوان هەڵەی ئاسایی کە هەر کەسێک گێت بە زمانی کوردی مەسەلەن قسە ئەکا لەگەڵ تا کورد نییە هەست ئەەکەی هەڵە ئەکا لە دەربڕینە لەگەڵ شاعیرێکە کە قسەکە دیسانەوە هەر بەو زمانە ئاسایی قسە ناکە ئەم دوانە چۆن لە یەکجێ ئاکرێتەوە هەڵە ئیمکانیەتی ڕاستکردنەوەی هەیە بەڵام لادان ناتوانانی ڕاستیکەیتەوە بۆ شاعیر ئیلا ئەبێت تەویلی بکەیت ئەبێ لێکی بدەیتەوە ئەبێ مانای دووە موسیێنی باش کاک تۆر پرسێکی زۆر باشە وروژان دەپێش ئەم پرسەوە مۆزوعی ئاسوی چاوەڕوانی بوو وەک ئەزانین لە سەردەمی ئێستاە ئەو تیۆرانەی کە گرنگن کە شاعریان پێ بخوێنرێتەوە و لە ناویاندا بایەخێکی زۆر گرنگ بە زمان و بە زمانی شاعرێن ئەو تیۆرە تازان کە دەقیشان تێپەڕ کردوسە تەرکیزیان لەسەر خوێنەرە بە نمونەی تیۆری مەسەن وەرگرتن لە نێویدا چەمکی ئاسوی چاوەڕوانی بۆ ئەوەی ئێمە ئاسۆی چاوەڕوانیەکانمان بە بەردەوامی لە سەروی ئاسوی چاوەڕوانی خوێنەرەوە بێ خەریکین وەک شاعر قسەکەین ئێستا بۆی شاعرێک ئاسوی چاوەڕوانەکەی بەرزبێ ئەبێ بە بەردەوام خەریکی لادانی جیاواز بێ بەمە ئەتوانێت ئاسوی چاوەڕوانی خوێنەر بگونجێ وەڵامی پرسیارەکەم وەرەگەرم بۆ دوای ئەم ناوبڕە و دەست پێەکەینەوە بینەرانی عزیز دەست پێەکەینەوە بینانی خۆشەویست هاتمەوە لاتان کاگە دکتۆر لە پێش ناوبڕەکەەوە باسمان لە مۆزوعی ئاسوی چاوەڕوانی و لادان کرد کرێ شاعرێک بۆی دەستکاری جیهان بینی و یا با بڵێن ئاسوی چاوەڕوانی خوێنەرەکانی بکە بە بەردەوام خەریکی لادان بێت لادان لەسەر لادان یان بەگشتی ئاسوی چاوەڕوانی لە ناو زمانە چۆن دروستە بێت وڵاهی ئەوە ڕاستێکی قسەی زۆری لەبارە کراوە من خۆم یەک دوو توێژینەوەم هەیە لەسەر تیۆری وەرگرتن و بەتایبەت لەسەر مەسلەی ئاسوی چاوەڕوانی ئەو چەمکە تەمان لە مەدرسەی کۆنستانتی ئەڵمانی و لای یاوس و ئایزەر و ئەوانەیە کە باز لە ئاسوی چاوەڕوانیەکەن ئەڵێن ئەبێ دەق بە بەردەوامی ئاسوی چاوەڕوانی خوێنەرەکانی یاخود وەرگرەکانی تێک بشکێنێ باشە پرسیار لێرەیە ئەوەیە ئایا دەقێک کە ئینتاج کرا بەرهەم هێنرا ئاسوی چاوەڕوانی من و تۆی تێکشکان جاریەکەم خوێنمانەوە دووەم خوێنمانەوە ئەو دەقا ئەبێ بە دەقێکی ئاسایی ئەگەر من دوای 4 ساڵی تر هاتم جارێکی تر ئەو دەقەم خوێندەوە یعنی هیچ جۆرێک لە شعریەتی تیا نامێنێ چونکە من ئەو دەقا ئاسایی بۆتەوە لە لام و خوێندومەتەوە جارێکی تر یان ئەی باشە ئێمە ئاسوی چاوەڕوانی لەسەر ئەساسی چی بنیاد بنین وا ئێمە کۆمەڵک شاعری زۆرمان لەبەر دەمایە تەجروبەی شعریەکانیانمان خوێندوتەوە ئەڵێن کە شاعیرێکی تازە هات یاخود هەر نەفسی هەمان شاعیر کە هات قەسیدەیەکی تری نووسی ئەو ئەزبوونە کۆنەی ئەبێت تێک بشکێنێ جارێکی تر ئێ باشە ئەگەر نەیتوانی تێکی بشکێنێ ئایا هیچ جۆرێک لە شعریەت هیچ جۆرێک لە تازەگەری نییە لەبەرەوە چەمکی ئاسوی چاوەڕوانی پێویستە بە شێوەیەکی تر لێک بدرێتەوە بەو شێوەیە کە مەرج نییە ئاسۆی چاوەڕوانی هەموو جارێ بریتی بێ لە هێنانی شتێکی تازە کە پێشتر شاعیر نەیهێنابێ بەڵکو بریتیە لە هێنانی کۆمەڵێک دەربڕینی شعریانە کە بە بەردەوامی ئیسارەی ئێمە بکا کە ئەی خوێنینەوەیان کە گوێ لێگرین بە بەردەوامی تەفاعولمان هەبێت لەگەڵیا ئەتەوێ بڵێ چەمکەکان هەمیشە مەسەلەن مەرێک خۆشەویستی وەفا ئەمانە دووبارن ئەبێ بە جۆرێکی تر پیشانمان باتەوە مەسل لەوەیە ئەبێ ئەو شاعیرە بە جۆرێک لە جۆرەکان تەسویری ئەوەمان بۆ بکا کە ئێمە هەر کاتێک هاتین و جارێکی تر ئەم دەقەمان خوێندەوە تووشی سەرسامیمان بکە جارێکی تر نەک کە تۆ وەکو ئیستیهلاک و بەکاربردننی ڕۆژانە ئەم ئاوە خواردتەوە لەو پەرداخایەتی پەرداخەکە فڕێبێت و بکەیتە دەرەوە ئەوە کێشەیە کە لە فکری ڕۆژئاواییە هەیە بەڕاستی فکری ڕۆژئاوایی ئێستا لە سەردەمێکە ئەژین کە سەردەمی پۆست مۆدێرنەی پێڵێن ئەو سەردەمە تیۆری وەرگرتن بەرهەمی ئەو سەردەمەیە ئەوان پێیان وایە مرۆڤ لە هەموو چرکە ساتێکا لە ئێستاە ئەژی ئێستاینە لە ڕابردوو ئەچێنە لە داهاتووەچێ لەبەر ئەوە پێیان وایە هەموو شتێک تازەیە یعنی ئەو چەمکە لەوەوە هاتووە کە پێویستە کە تۆ لەم سەردەمەیە لەم دقەی ئێستا دقێک ئەخوێنیتەوە دوای نیو سعاتی تر خوێنتەوە تۆ ئەو مرۆڤی ئەو نیو سعات پێشستانی لەبەرەوە ئاسوی چاوەڕوانەکە تێگەشکە چونکە کۆمەڵک گۆڕانکاری لە تۆی ڕوئەیە بەڵام ئەوە پێم وایە بۆ ناو ئەدەبیاتی شەرقی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان ئەو ڕەهەندە وەرئەگرێت کە پێویستە شاعیر لە هەموو بەرهەمێکی شعریە کە ئەینووسێ هەرچی عواتف و ئەحاسیسی خۆی هەیە بەشداری پێ بکا لە دەربڕینی ئەو قەسیدەیە کە هەیەی یاخود ئەو بەیتە شعریە کە هەیەی یان ئەو بەرهەمە ئەدەبی کە بەرهەمی ئەهێنێ هەر کاتێک سۆز و ئەحاسیس و عاتفە
لە ناو هەر بەرهەمێکی ئەدەبیا بوو بە بەردەوامی خوێنەرەکانی سەرسامەکە چونکە ئێستا ئێمە قورئان 1400 ساڵ پێش ئێستا هاتو دەخوارەوە ئێستاش هەندێک ئاەتی قورئان هەیە بیخوێنەرەوە بەڕاستی جۆرێک لە چێژی دەرونیت پێ بەخشێ باشە قورئان 1400 ساڵە هاتووە یعنی ئاسۆی چاوەڕوانیەکە ئەبێ بەو شێوەیە هەر بەردەوام بێ هەر ئەوێ شتێکی تازە بێ گرنگەکە لەوەیە کە ئەم شاعیرە بە هەموو هەست و سۆز و ئەحساس و زەینی خۆیەوە بەشداری ئەم دقەی کردبێ کە بەرهەمی هێناوە بۆیە بۆ هەر شاعیرێک ئەبینین جاری وا هەیە قەسیدەیەکی زۆر بە نەمری ئەمێنێتەوە بەڵام باقی بەرهەمە شعرەکانی تریوانیە دقێک هەیە مەسەلەن بەیتێک هەیە بە بەردەوامی تۆ ئەیخوێنیتەوە چێژی لێ ئەبینی کەواتە بە بەردەوامی ئاسۆی چاوەڕوانی تۆ تێک ئەشکێنێ لە ڕوە ڕۆحیەکەتەوە کە تۆ تامەزرۆی دروستکردنی ئەو وێنەیەی ئەو چێژەی کە ئەو مانایی کە ئەیبەخشی کاک تۆر سەردەمێک هەبوویان با بڵێن ئاسۆی چاوەڕوانیمان نەزانیوەیە مثلا وەکو ئەدەبی کوردی ئاگامان لە توێری وەرگرتن نەبووە ئەم جیهان بینیەمان نەبینێ و نەشمان زانیوە وەکرێ پاش چەندین ساڵ لە ئەوروپاوە بۆمان ئیسرات کرابێ لە کاتێکە ئەمە دەقیشمانەیە خاوەنێ کۆڵێک لە دەستکاریکردنی ئاسۆی چاوەڕوانی ئەمەیە بە ئێستەشەوە باشە کەواتە شعر پێش تیۆرەکەوێت لەم دۆخەیە یا تیۆرەکە پێشترەکەوێت ئەگەر لەسەر ئەوانە قسە بکەین بەڵێ بێگومان هەمیشە دەقی ئەدەبی لە پێش ڕێبازی ڕەخنەوە بێ ئەبێ بەڵام تا ڕادەیەکی زۆر لە ئەدەبیاتی کوردیا لە قۆناغێک لە قۆناغەکانە هەستمان کردووە زۆر جار ڕەخنە پێشکەوتووە ئەویش بەهۆی ئەوەی کە ئەو ڕێبازە ڕەخنەیانەی کە ئێمە هێناومانە لە دەرەوە هێناومانە بە شێوەیەکی جاهیز و ئامادەکرا هاتوتە بەردەستمان بەڵام بە شێوە ئاساییەکەی بە هەموو کاتێک بەرهەمی ئەدەبی بەرهەمی شعری پێش ڕێبازی ڕەخنەیە لەبەرەوە شعر زمانە ئەگە بگەڕێنەوە بۆ سەر زمان پێکهاتە و زادەی ئینسانە مرۆڤ بە هیچ جۆرێک ناتوانانی تۆ پێشبینی هەڵس و کەوت و قسەی مرۆڤکەی چەند لێی شارەزابی من و تۆ بەیەکەوە دانیشتوین ئێستا گفتوگۆکەی من نازانم دوای 2 دقەیتر تۆ چی پرسیارێکەکەی چی قسەیەکەکەی لەبەرەوە مرۆڤ کاینێکی زۆر نادیارە زمان کە بەرهەمی ئەو مرۆڤەیە بە هەمان شێوەیە جا بەرهەمی شعری کە لە زمان پێک هاتووە من ئەمەوێ زۆر تەکید لەوە بکەمەوە کە ئەم تیۆرە ڕەخنەیانەی ئێستا بۆ تەفسیرکردنی زمان لە ڕۆژئاوا هەن تەنیا یەک ڕەهەندی زمانیان وەرگرتووە ئەویش ڕەهەندە مادیەکەی زمانە خاڵی لەمانە خاڵیە لەمانە لەو جانی بە ڕۆحی کە پەیوەندی بە ئینسانەوە هەیە ئێمە وەکو شەرق وەکو مسلمان ئەبێ قەناعەتمان بەوە هەبێ ئەو تیۆرە ڕەخنەیانە ئەهێنین سوودیان لێ وەرەگرین بەڵام هەرچەندێک من لێکۆڵینەوەم کردووە خوێندومەتەوە گەشتومەتەوە قەناعەتەی کە ئەمە بەرهەمی عەقڵیەتێکی مادیە لەبەرەوە زمانت لە ڕۆمادیەکەی بۆ تەفسیرەکە هەرکاک تۆ جگە لەو جیهان بینی با بڵێن دینی و بێدینێژ یا ئیسلامی و دەرە ئیسلامیش هەستەکەی زۆر جار خەریکە تیۆرەکان نوێیەکان جۆرێک لە پاشگەزبوونەوەتیانە ڕوئەدا هەستەکەی بەتەواوەتی هەدەفەکە ناپێکێ ئێستا خەریکە مەسەن لە پرسی وەکو مێژوگەرایی نوێ ئەچیتەوە سەر با بڵێن ئەو دۆخە لە دەخ ئەچیتەوە سەر پرسی سیاق مەسەن لە پاش مۆدێرنیان لەسەر زۆر بەیانە هەستەکەم کەمتریش دیسان پەیوەندی بە ئایدۆلۆژیەوە هەستەکەم دەرەقەتێکی تەواوی دەقنایەن پەیوەندی بە کولتورەوە هەیە ئێمە کاڵین ئێمە وەکو مسلمانیان وەکو ئەو میلەتە شەرقیانەی کە جیهانبینیەکی ئیسلامیمان هەیە دینیمان هەیە ئەو جیهانبینیە دینیەی ئێمە قەناعەتی بەوە هەیە کە مرۆڤ لە جەستە و ڕوح پێکاتوە کەواتە هەر شتێک پەیوەندی بە مرۆڤەوە هەبێ ئەبێ ڕەهەندێکی میتافیزیکی هەبێ بەڵام جیهانبینی غەربی نزیکەی 150 ساڵێکیش ئەبێ قەناعەتی بەوە نەماوە پەیوانیە مرۆڤ ینی شتێک ئەسڵەن هەبێ ناوی ڕۆح بێ دەرونی مرۆڤ هەیە بەڵام ڕۆح بەو معنایی ئێمە قەناعەتمان پێیەتی شتێکە نەئەبینرێ نەئەبیسترێ نەئەتوانی لێی تێبگەیت و شتێکی غەیبی ئەوان قەناعەتیان بەوە نەماوە ئەکرێ لەسەرتاوە پرسەکەش لەوە دروست بوو بێ کە ڕۆلان بارت بانگیان با بڵێن هاوار یا بانگەوازەکە بۆ پرسێکی وەکو مەرگی دانەر لە بەرامبەر یا مەسەن بنمونە کەسێکی وەکو نیچە بانگەوازەکە بۆ مەرگی خوددا مەسەلەن کاک دکتۆر بەڕێکی باش لەسەر تیۆر وەساین بە هەندێک ئەگەر بە کەمی و کورتیش بێت بڕێک لەسەر نالی بوەسین بۆک نمونەی ئەو تیۆرێکی هێنامان زمانی شعری نالی گۆڕینی ئاسۆی چاوەڕوانی خوێنەری ئێمە لە شارەکانی نالیە نالی توانیوێتی ئەوە بۆ ئێمە بکە مەسەلەن ئەگەر بە کورتیش بێ هەندێک لەسەر نالی بوەسین چۆن دەستکاری جیهانبینیە با بڵێن ئاسۆی چاوەڕوانی و مەتع و چێژی ئێمەی کردووە بەڕاستی نالی ینی شعرەکانی ئەزمموی شعری نالی ئەزمموونێکی زۆر ناوازەیە لەناو ئەدەبیاتی کوردی ئێمەیە نالی نەک ئاسۆی چاوەڕوانی خوێنەری تێکشکاندووە
نالی ئاسۆی چاوەڕوانی ئەتوانم بڵێم شاعیرە هاوچەرخەکانی خۆشی تێکشکاندووە ئەوانیشی تەجاوز کردووە لەبەر ئەوەی نالی توانیویەتی لەو کەرەستە معجەمیە فەرهەنگی کە هەڵی گرتووە لە کوردی و لە عەرەبی و لە فارسی توانیویەتی کەرەستەگەلێکی وای دەست بکەوێ کە هەموو ئەو مانایی کە لە زەینایەتی ئەوەی کە چۆمسکی ئەڵێ وەکو شاخێک وایە لووتکەکەی بریتە لەو دەربڕینە وشە و ڕستانەی کە ئێمە دەریە بڕین بەڵام لە خوارەوە هەرمێک لە مەعنا هەیە نالی توانیوێتی ئەو هەرەمە مەعنایە بگەێنێ بە ئێمە لە ڕێگای شێعرەکانیەوە چونکە تۆ هەر کاتێک بەیتێکی نالی ئەخوێنیتەوە ئەتوانی هەست بەو هەستە بکەی کە نالی لەو کاتەیە هەستی پێکردووە ئەڵێ گەرد و بادی هیجری تۆ و عالەمی لێکردمە تۆز نەک دوو چاوم بەڵکو حتا دڵ غوباری گرتووە یعنی من بۆچی ئەو قسەی پێشووترم کرد کەوتم زمان ڕەهەندێکی میتافیزیکی هەیە وەکو مرۆڤ زمان ئەگەر بەو شێوەیە لێکی بیتەوە پێ ئێمە قەناعەتمان بەوەیە کە زمان نەک مێژوو هەڵناگرێت لەگەڵ خۆیان مێژوو ئەهێنێ نەفسیەتی ئینسانی شەڵەگرێ ئەوەی کە ڕۆڵان باردووتی ئیتر پێویستمان بە مؤلف بە بەرهەمهێن نەماوە ئەسڵەن ئەوە ئەبێ هەر زەڕبێکی ئەمسەر تا ئەو سەری پیابێنین ئێمە ئەو زمانەی کە ئیخوێنینەوە هەست ئەەکەین خودی شاعیرەکەی هەڵگرتووە لەگەڵ خۆیان بۆمان ئەهێنێ هەرچی نەفسیەتی شاعیر هەیە یعنی تۆ ئەو بەیتە کە ئەخوێنیتەوە هەز ناکەی نالی لە چ شەوقێکا بۆ لەو کاتەیە کاک دکتۆر ئەتەوێ بڵێ بە پوختی نالی تەنها بەلاغی تۆزە تەکنیکی لێبەردەسان نەبووە دەروون و ڕۆح و عمقەکەی لەگەڵا بووە تێوا بڵێوانێ یعنی هەموو ئەو هەست و ئیحساسی کە خۆی هەستی پێکردو لەو کاتەیە لەگەڵ شعرەکانی ئەیگوازێتەوە بۆ ئێمە سەردەمەکەی خۆی ئەگوازێتەوە بۆ ئێمە مانا ئەگوازێتەوە من زۆر جار ئەڵێم یعنی ئەو نمونە ئەهێنمەوە ئەڵێم ئەگەر زمان هەست و سۆز ناگوازێتەوە ئاخر زۆربەی تیۆرەکانی زمان ناسی هاوچەرە ئەڵێن زمان کۆمەڵێک گوشەیە کە معنا لە خۆی گرێ بەڵام هیچ ڕەبتێکی منطقی لە نێوان وشە و معنادانیە ئەوەی سۆسێرەڵێ ئەڵێ علاقەیەکی عەتیباتی هەیە لە نێوان وشەمانە باشە ئەگەر مەرجعیت ناگوازێتەوە ئەگەر هەست و سۆز ناگوازێتەوە بۆ تۆ بە وشە ئەتوانی کەسێک بگەریێنی باشە ئەگەر زمان قەرار بێ پەیوەندی لە نێوان ئەو وشەیە من دەری ئەبڕم لەگەڵ ئەو معنایی کە هەیە هیچ پەیوەندی بە دەرەوەی خۆی نەبێ ئەتوانی کەسێک تو ڕەبکەی بە قسە جگەلەوە کاکتۆر جگەل لەو تەسیری کە مەسەن شاعیرێکی کاتە سەر کەسێکی تر ئەکری ئەمە وێنای ئەوە بکەین شاعیرێک لە شوێنێکەوە هاتووە هیچ تەسیرێکی سەقافی دینی ڕۆشنبیری سیاسی لەسەر نەبووە توانین وێنای شتێکی لەو جۆرە بکەین یعنی ڕێک بە پەتێتی هاتوۆتە دەرەوە بێگومان شتێکی مستەحیلە ئەوە یعنی بە هەموو شێوەیەک شاعیر یاخود بڵێن دەقی شعری بەرهەمی ئەو کولتور و سەقافەیە کە لەو سەردەمایەتیا بەرهەم هاتووە ئەجا بە خودی شاعیرەکەەوە بە ڕۆ کۆمەڵایەتی و سیاسیەکەیەوە بە ڕۆ فەرهەنگیەکەیەوە لەبەرەوە ئێمە زۆر جار دەقی ئەدەبی وەرەگرین ئاخر ئێستا ڕێبازێکی پێوترە ڕەخنەی کولتوری کە تازەترین ڕێبازی لێکۆڵینەوەی ئەدەبیە ڕەخنەی کولتوری نەک گرنگی تەنها بە بەرهەمهێنەدا کە بنیادگەری زەربی پێهێنا و داوای مردنی کرد بەڵکو گرنگی بە پشتەوەی ئەوەشەدا گرنگی بە مێژووی ئەو کولتورش ئەیە ئەمانە هەمووی کاریگەریان هەیە چونکە یەد ئەم ڕەخنەی کولتوریە چیەکە دیراسی کۆمەڵێک شت ئەکا لە ناو شێعرا کە ئەوە مێژوویەکی هەیە ئەگەر تۆ لەو مێژووە تێنەگەی ناتوانانی لەوە شتێ بگەی وەرە شعری نالی بخوێنەرەوە ئەگەر ینی هەندێک چەم کوواتا هەیەتیایەتی ئەگەر شارەزای مێژووی نالی و پێش نالیش نەبی ناتوانانی تەفسیری ئەوەت بەتەواوەتی کاک دکتۆر زیادە ڕەویکردن لە بەکارهێنانی چەمەگەلی وەکو دەروون و حتا نەقدی سەقافی و لایانی مێژووانەش زۆر جار جۆرێک لە هەڵی دروست کردووە جۆرێک لە سەر لێ شێوانی دروست کردووە بۆی تۆ نەکەویتە کوڕقی ناوەخنی داق ئەتوانین جۆرێک لە باڵانس ڕابگرین لەوەیە کە مەسەلەن ئێمە ئەو کاتێک کە توێژینەوەیەک لەبارەی دقێکی ئەدەبیەوەکەین ئیتر یەکڕاست توێژینەوەکە دەرونی یا مێژووی یا بەڵگەنامەیی نەبێت توێژینەوەیەکی بەڵێن ئەدەبی بێ دەرونی ئەدەبی بێ ئەکرێ باڵانسێکی لەو جۆرە بتوانین ڕابگرین مەسەڵ ڕەخنەگەر دەتوانێت ئەوە بکات باڵەوێ گومان ئێمە چەمکێکمانەیە پێوترێ شعریەت پۆیتیکە شعریەت بە ئینشائیەش کراوە بە عەرەبی بۆ کوردیش ئەمە شعربوون ئەتوانین بەکاربهێنین شعربوون منهەجێکی فراوانە تۆ ئەتوانی سوود لە هەموو ڕێبازەکانی تر وەربگری لە کەرەستەکانی لێکۆڵینەوەیان بۆ ئەوەی بگەی بە شعربوون شعریەتی ئەم دەقە یعنی وەڵامی ئەو پرسیارەت دەست بکەوێ چی شتێک وای کردووە ئەم دەقە دەقێکی شعری بێ دەقێکی ئاسایی نەبێ
جا ئەوە تۆ بێ لە ڕووی زمانەکەی و لێ بکۆڵیتەوە لەسەر مستەوای دەنگەکانی، لەسەر مستەوای پێکهاتنی ڕستەکانی، لەسەر ئاستی مەبەستی ئەو شاعیرە، لەسەر ئاستی ئەو کولتوری کە ئەم شاعیرەت یای ژیاوە چۆن ئەو کولتورە وای کردو ئەم دەقە بەرهەم بهێنرێ. هەموو ئەمانەوە ئەکەن کە شعرەتی دەقمان دەست بکەوێ. بۆیە لە ڕووی مەسەلەن لە ڕووی خەیاڵ و وێنە و ئەوانەوە هەموو ئەمانەوە لێکات تۆ بگەیتە ئەوەی کە قەناعەت بکەی ئەم دەقا بۆچی دەقێکی شعریە، بۆچی دەقێکی ئاسایی نییە. ڕێبازی شعریەت یعنی ڕێبازێکی زۆر تازە و مۆدێرنە کە وەکو ڕێبازەکانی تر نییە یەک لایەن بگرێ. بۆ نمونە ئەوەی کە ئاسوی چاوەڕوانی زۆر تیۆری وەرگرتن تەرکیزی لەسەر خوێنەرە، ڕێبازەکانی تر تەرکیزیان زۆر لەسەر بەرهەمهێن و بنیادگەری تەرکیزی زۆری لەسەر خودی دەقەکە بوو. ئەم بەکراوەی ئەتێڵێتەوە ئەڵێ تۆ دەستکراوەی لە هەر یەکێک لەو ڕێبازانە بتوانی میکانیزمێک و ئالێتێک و چەمکێکت دەست بکەوێ بێ تەفسیری شعرێتی ئەم دەقەم بۆ. بەس کاکتۆر ئەمەش هەر بەرهەمی سەردەمی نوێنین ئەمانەش ئەم جۆرش بەڵێ ئەوە بەرهەمی سەردەمی نوێیە، بەڵام ئەمە تێڕوانی نیەکە کە وەکوڵێ بە شێوەیەکی گشتگیر تۆ وەکو ڕەخنەکرد بۆ دروستە بێ. ئەجینا کەسێکت دەست ناکەی وەکەوەی ئەڵێن مەسەلەن جاک درێگا ڕابەری هەڵۆشانەوە گەراییە، ئایزەر و مەسەلەن فڵان کەس یاوس ڕابەری تیۆری وەرگرتنن. تۆ کەسێکت دەست ناکەی وەکو ڕەخنەگەر بڵێ ئەمە ڕابەری ڕەخنەی شعریەتە یاخود شعر بوونە. لە کۆی ئەو ڕێبازانەی کە هەیە ئێستا خۆت ئەگەیتەوە قەناعەتەی کە پێویستە ئەمانە هەمویان تەواوکەری یەکتری بن بۆ ئێمە بگەین بە جوابی ئەو پرسیارەکە بۆچی دەقێکی شعری جیاوازە لە دەقێشتر، بۆ ئێمە سەرسامە بین بە قەسیدەی شاعیرێک، سەرسام ناوین بە قەسیدەی شاعیرێکی تر. ئاخر ئەمانە ئەوترێ ئەمە شعریەتی بەرزە و ئەمەیان جوانە، جاران وتراوە جوانە لە ڕووی جەمالی و بەلاغی و توانە جوانە. دیسان ئەو جەمالێت و بەلاغیش بۆم گرنگە ئەو پرسیارە بکەمەوە مەسەن کە بۆ نمونە لە شوێنەکان نالی پێ خوێنینەوە یان بە چەمکێکی وەکو چەمکی تیۆری وەرگرتن خوێنینەوە. دیسان هەر ئەوەش کاک زۆر جۆرێک لە یاسا و پۆیتیکای خۆی هەیە، جۆرێک لە فەن و هونەری خۆی هەیە کەوتو سەر زەوقی کەسەکان. ئەوە ئاخرەوەی یەکێکە لەو شتانەی کە ئەڵێن نابێ ڕەخنە، جاران ئەو نابێ ڕەخنە زەوقی بێ، یعنی ئەوەی کە تۆ ئەبێ ئیلا چەمکێک مەبەستێک هەبێ لەو ڕوانگەی ئەم چەمکەوە تۆ بێ دیراسی ئەم دەقە بکەی. بەڵام ئەوە دەرکەوت کە پابندبوون بە تەنیا چەمکێکەوە دەرخستنی تەنها یەک ڕەهەندە، جۆرێک لە دیکتاتۆرێتیش بێت. لەبەرەوە پابند نەبوون بە ڕێبازێکی تایبەت واد لێکا کە تۆ بتانی سوود لە هەموو ڕێبازەکان وەربگری و ناشکەویتە ئەو ڕەخنە زەوقی کۆنەی کە هەبووە یانوت فلان قەسیدە جوانترە لە فلان شت لەبەرچی هیچ تەفسیرێکی پێ نەبوو. تۆ تەفسیرت پێیە ئەچی لە ڕەخنەی بنیادگەریەوە تەفسیرێک گەهێنی ئەڵێ کاکە لەبەرەوەی بنیادی زمانی ئەم شێعرە بەو شێوەیەیە یەی لە ڕەخنەی کولتوری و مەسەلەن کۆمەڵێک ئالێتت دەست ئەکرێت. بە وەک دوا پرسیار و ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە وەک ئەکادیمێک کە خاوەنی چەندین توێژینەوە و ئەتروحی ماسەر و دکتۆرا و بەڕێک لەسەر پەرشتیکردنیشی هەستت بۆ جۆرە لە کەم و کوڕی لەو هەڵانە کردو لە ڕێبازەکوانەکانە کە لە ڕەخنەی کوردیە نیتوانێت وەداواتی دەقەکە بخوێنێتەوە. ئێستا توانی بانگەشەی ڕەخنەگران و نووسران بکەی بۆ ئەم تیۆرە تازانە مەسەن بۆ نەقدی سەقافی بۆ ئەو فەرە ڕەخنەیە بۆی کە ڕووبکەنە بە شعری کوردی و جیهان بینەکە تۆزێ بگۆڕێ ئەتوانین ئەو مژدەیە بین چوزانم ئەو بانگەشێ بێگومان بەڕاستی بەداخەوە بۆە زانکۆکان سەرمەشق بوونایە لەو بوارەیە کە ئێمە بینین زۆر جار لە دەرەوەی زانکۆکان هەندێک هەوڵی جوان هەیە کە ناو زانکۆکانە نایبینین. ئێستا سەرەتایەک دروست بووە بەڵام هەتا ئێستش ڕەخنەی ئەدەبی کوردی ڕەخنەیەکی تا ڕادەیەک لە دوایە لە چاو ڕەخنەی ئەدەبی جیهانی. ئێمە پێویستیمان بەوە هەیە ئەو تیۆری ڕەخنەیانەی کە لە جیهانە باو و بەربڵاوە و دیراسی پێیەکرێ بیانهێنین وەریان بگێڕین لێیان تێبگەین، بەڵام مەرج نییە 100% وەکو خۆیان جێبەجێیان بکەین، چونکە ئەوانە بەرهەمی ژینگەیەک و کولتورێکی تایبەتن. ئەگەر بمانەوە ئێمە لە ژینگە و کولتوری خۆمانە سوودیان لێوەربگرین ئەبێ بیان گونجێنین. کۆمەڵێک شت هەیە لێیان لابەرین، کۆمەڵێک شت هەیە وەکو ئالێت و وەکو مشتەرەکی ئینسانی لێیان وەربگرین. جا ئەوە زۆر گرنگە کە ئێستا ئەو ڕێبازانە لێکۆڵینەوەیان پێ بکرێ بۆ ئەوەی خوێنەری کورد ڕەخنەگری کورد هەست بکاکەوە. من یعنی بە بەردەوامی لە کۆنەوە هەتا ئێستا ژووتومە دەقی ئەدەبی کوردی هەمیشە باڵاتر بۆ لە ڕێبازەکانی ڕەخنەگرتن. یعنی دەقێکی باڵا و جوانمان هەیە بەڵام وەکو پێویست ڕێبازی ڕەخنەگرتن یاخود ڕەخنەگری جددی زۆر ڕێک و پێک و
نەهاتووە لە ئاستی ئەو لەقەیە. دەستە خۆش بە کاکتۆریان شتی باشمان وروژاند لە توێری وەرگتن لە ئاسوی چاوەڕوانی لە زمانی شعر و جیاوازی لەگەڵ زمانی شعری ئاسایی لە هێنانەوەی هەندێک نمونە بابەتەکە زۆر خۆشە پێم خۆش نێتەوە بەڵام حیف کاتی بەرنمەکەم هەرێندا خانێ من زۆر پاس دەکەم دووبارە دەست خۆش بێ و گەورەی دوات. زۆر سپاس بۆ بەڕێزیش دەست خۆش بێ و سپاس بۆم بەرنامە جوان. زۆر مەمنون بینەرانی خۆشەویست و عزیز هاتمە کۆتایی هەڵقەیەم جارەی بەرنامەی بانیژە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئیسماعیل بەرزنجی کە باسمان لە پرسی زمان و زمانی شاعری و ڕۆڵی شاعران لە فراوانکردنی پانتایی زمان بەگشتی و زمانی کوردی بەتایبەت تاگەر تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم تەندروست بن.